بله بینران ادی روژا جیهانیا پنابرانه که نتین هفگیرتی افروجه ل 2001 دست نشان گیریه نها ده هر دمک د پیتر کوجبری هيا اواره بون هيا درب دربون هيا هرچند هر پرسه لسر دسپیک اجیان امروان لسر و عردی هر هبویه لنها سدمندن هنه تابت جی او پرزگریکن سیاسیین عبوریین امنی کل ولاتین دوره هنه خلق بردام لدیو دوره که آرام تر دیگر نها گواردن کشوها و ابب خوش سدمک دنیا مترسی دارتره که هم کوجبر بونا نافخویی چبه و بو درویجی چبه برئیس دکتور ربار معرف صالح شارزای روشا پنابران لأنقرة ميفانيمية دكتور دماتا باش به إديم بحثي روجا جانيا پنابران دكين تو لولاتي كي كولات ترانزيتي سالانه به 100,000 پنابرانه كل ولات جدا جدا قصد أوروبا دكين روش نها چاوا يجلو سلاوتان نبي سبارت با روشي پنابران امسال دتوانين بلين ولاتي تركيا بوريكوتني كلغال ولاتي يونانا كردويتي درگای سنوورەکانی هەم وشکانی هەم ڕێگە ئاویەکانی بە شێوازێک لە شێوازەکان تونتر کردووە هەر لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا دەمەوێت ئەو ئامارە بخەمە ڕوو کە 95,827 هاوڵاتی بیانی لەلایەن وڵاتی تورکیاوە گیراوە و دیپۆرت کراوەتەوە واتە ئەمانە تەنها ئەو هاوڵاتیان کە دەرباز نەبوون ئەمانە دیپۆرت کراونەتەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکە دابەزیوە چۆنی دابەزیوە مەسەلە تورکیا هەوڵی داوە ڤیزەی گرانتر کردووە قورستر کردووە بۆ ئەوەی کە هەموو کەس ناتوانێت بە ئاسانی ڤیزەی وڵاتی تورکیا بەدەست بێنێت و تورکیا بکاتە پردێک بۆ پەڕینەوە بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا ئەمە یەکێک لە خاڵەکانە خاڵێکی دیکە لەگەڵ یۆنانا ڕێکەوتنێکی کردووە کە ڕێگە ئاوی وشکانیەکانیان تند کردووە وەکوی کەوتم 95,827 هاوڵاتی بیانی کە بەشی هەرە زۆریان هاوڵاتی ئەفغانین دوای ئەوان سوورین ئەمانە هەمووی دیپۆرت دەکەینەوە ئەگەر بێت و باسی عراق بکەین لەو ژمارەی کە باسم کرد نزیکەی 3255 کەسی عراقی و هەرێمی کوردستان بوون ئەم هاوڵاتیانە کە دیپۆرت کراونەتەوە یعنی ڕێگەیان پێ نەدراوە کە سەفەر بکەن بەڵام دکتۆر سەرڕای ئەو ڕێکارانەش هەیە بەڵام کۆچکردن هەر هەیە بەردەوامە بە تایبەتی لە ئاوەکان لە دەریایی ناوەڕاست بە دیاری کراوی حتا لەرەی لیبیاوە لەرەی بێگومان وڵاتانی ترەوە تونسەوە ئەوە جەزائیرەوە و لەرەی تورکیاشەوە ئەنە سنوورە ئاویەکان تا ئێستا بە شێوەیەکی کۆنکرێتی کۆنتڕۆڵ نەکراون خۆی ئەگەر بێت و باسی ئەو نوقتەیە بکەین لە تەنها لە سنووری وڵاتی تورکیا 79 پەنابەر کۆچی دوای کردو کە لە ڕێگەی ئاوی و وشکانیەکان بووە بە بەراورد ساڵی پار 117 پەنابەر بوو ئەم پەنابەرانە چۆنی مەسەلا ڕێگە هەڵدەبژێرن بە ناوی هەندێکیان بە شێوازێکی یاساییە ناو وڵاتی تورکیا و هەندێکیان بە نایاسایی کە دەیانەوێت سەفەر بکەن بۆ وڵاتانی کە بە ناوی گەشت دەریا و وشکانی بەکاردێنن هەتاکو ئەوەی کە نزیک دەبنەوە لە یۆنان ئەگەر باس لە دوو یەختەکە بکەین ئەمەیەم دوایە یان ئەگەر تەماشا بکەین یەکێک لە یەختەکان عەلەمی ئیتاڵیای هەڵگرتووە کە عەلەمی ئیتاڵیای هەڵگرتووە ئەوە بە بەلەمی وڵاتی ئیتاڵیا زانراوە یەکێک لە سەبەب بەهرە گەورەکانی کە و زیاتر لە 60 کەس زیانی دەستا ئەوە بوو هیچ بەلەمێکی کە بەهانایەوە نەدەدەچوو یان هیچ کەشتێکی کە هیچ یەختێکی کە بەهانایەوە نەدەچوو لەبەرچی لەبەری کە عەلەمی ئیتاڵیای هەڵگرتە بوو یعنی ئەوانە بە وا فکر دەکەنەوە کە کۆنتاکتێک هەیە لە نێوان ئەو بەلەمە و وڵاتی خۆیان یعنی ساختەکاری لەوەشیانە کردووە خەڵک دێت چی دەکا ئەنواع ڕێگەی ساختەکاری تاقی دەکاتەوە ئەمانە سەبەبن بۆ ئەوەی کە ئیشکالەتی یەکجار زۆر دروست بن بەڵێ هەتاکو ئێسش ڕێگەی ئاویش بەکاردێ ڕێگای وشکانیش بەکاردێ بەڵام وەکوتم ڕێگاکە تونتر کراوە یعنی ئەمە تەنها بۆ هاوڵاتیانی هەرێم نییە بۆ شەرق ئاوسەد هەموویەتی بە شێوازێکی گشتی وەلی دکتۆر پێمان خۆش ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین خۆت ئەزانی بەردەوام بەشێک لە گەنجەکان بە تایبەتی کۆچ دەکەن ئەنی ئەو ڕووداوای کە پێش چند ڕۆژێک لە کەناراوەکانی ئیتالیا ڕووی داوە نقۆمبوونیا و کەشتیە گیان لە دەستدانی دەیان پەنابەر کە هەمووی کوردن ئەنی پێویستە لە ئێستادا خەڵک چون لەم لە ڕۆژە تێبگا خۆی بابەتەکە جارێکی پێش جارێکی تریژەوە بابەتەم باس کردووە ئەوانەی کە لە ڕێگەی ئاویەوە سەفەر دەکەن هەتاکو نزیک دەبنەوە لە یەختەکە هیچ شتێک نازان هیچ زانیاریان لەسەر ئەو گەشتنیەکە دەیکەن واتە ئەمانە تەنها حاضر کراون بۆ ئەوەی کە گەشتەکەیان پێ بکرێ بۆ نمونە ئەم یەختانت بۆ باز بکەم 15 مەتر بووە یەختەکە
15 متر یعنی 15 متر لە نێوان 20 بۆ 25 کەس زیاتر ناگرێت 76 کەس لەو یەختا بووە 35 کورد بوون و 24 منداڵ بوون باشە یەختێکی وا بچوو کرد 15 متر بێت چۆن دەبێت ئەو هەموو خەڵکە مەسەلا هەڵبگرێت کاتێک کە دەگەنە نزیک یەختەکە قاچاقچیەکان بە زۆر سواریان دەکەن هەندێکیان مەسەلا پەشیمان دەبنەوە کە ببینن چوپێکە یەختەکە شتێکی وانە شوێنێکی بچکۆلەیە مەسەلا دڵنیان لەوەی کە سەفەرەکان بە سەلامەتی ناکرێت ئەیانێ پەشیمان بنەوە لێیان دەدەن ئازاریان دەدەن زەختیان لێ دەکەن ینی زۆربیان بە زۆر سواریان دەکەن ینی یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان ئەوەیە ئەو کەسانی کە سەفەر دەکەن هیچ هۆشیاریەکیان نییە بیر لەوە ناکاتەوە ئەو ڕێگەی چۆن چۆنی دەڕوا بە چ ڕێگەیەک دەڕوا چۆن مەسەلا ڕاستە بە ڕێکەمی قاچاقە بەڵام بەچی دەڕوا و چۆن دەڕوا فکر لەوە ناکاتەوە لە ناو یەختێکی 15 مەتریە چۆن دەبێ 76 کەسی تێدا بێ چۆن دەبێ 80 کەسی تێدا بێ ئەم وەجبەی 76 بووە دوو یەخت بوون یەکێکیان لە دەریای ئازاددا گەڕاوەتەوە چونکە کە بینوێتی شەپۆلەکە هەیە زانیوێتی کە دەرناچێت هەیە گەڕاوەتەوە بۆ یۆنان یعنی قەستم چیە لەم بابەتە لەوەیە کە تەنها مەسەلا قاچاقچیەکان نین ئەو کەسی کە سەفەر دەکا ئەو کەسی کە پەنابەرە ئەویش هۆشیاری نییە دی لەوە نەکردێتەوە لە چ ڕێگەیەک دکتۆرەوە زۆر گرنگە بە باسی هۆشیاریشێکێن کە کەسێک سەفەر بکە بەڵام باسی ئەو یەختەیەکەین دوێنێ شەو یەکێک لە کەس و کاری قوربانیان میوانی ئێمە بووم باس لەوەی کرد کە زۆربەی ئەو قاچاقچیانە حتا خاوەنی کەشتیەکەش کوردە لامان کەدا حتا ئەوانەی کە ڕزگار بوون هەر لەم ساعەتەدا قسەیان کردو بۆ ئێمە لە ئیتالیا ئەڵێن نەیان هێشتووە ئەستەن ئاویش لەگەڵ خۆمان ببین خوراکیش لەگەڵ خۆمان ببین زۆربەی ئەو کەسانێکە مردوون لە برسایە مردوون و لە برسایش نەیان توانیوە مقاومە بکەن بۆی ڕزگاریان بێ خۆی ئەسلی بابەتەکە ئەوەیە وەکوتم هۆشیاریەکە نییە مەسەلا لەگەڵ ئەو یەختا کە سەر دەکەون تۆ دەبێ بزانی چەند ڕۆژ دەگەیتە ئەو جێگەی کە سەفەری بۆ دەکەی ئەوەی یەک خاڵی دووەم خۆراکی پێویست هەیە خاڵی سێەم ئاوی پێویست هەیە خاڵی چوارەم سەلامەتی پێویستی هەیە مەسەلا بۆ نمونە چەند هێلێکی تێدایە هێلێکی سەلامەتی تێدایە مەسەلا کامە گەشتی دنیا هەیە کامە یەخت و گەشتی ئەوەی کە تایبەت شە بە سەفەر یعنی بە شێوازێکی قانونی هەمووی چەند ڕێگایەکی قانونی هەیە دەبێ بگیرێتە بەر یەک لەوانە بەلەمی یەدەک یەک لەوانە چوب یەک لەوانە یەلێک بۆ ئەوەی کە خوا نەخواستە تووشی حاڵەتێک بوو بتوان خەڵک دەربازی ببێ ئەمانە بیریان لە چی کردێتەوە تۆ تەماشای ئەم نوقتەیە بکە کە ناهۆشیاری پەنابەرانی ئێمە لە چه ئاستێکدایە بڕەپارێکی یەکجار زۆریاوە بە قاچاقچی بڕەپارێکی یەکجار زۆر کەم پێویست ناکە ڕقەمەکان بڵێن چکو هەمومان دەیزانین بەڵام بیری لەوە نەکردو ناو ئەو یەختا بەشی ئەوە خواردنی پێبێ بەڵێ دکتۆر بێژگە لە یەختێکە بێژگە لە ڕێگاکە زۆربەی ئەو خەڵکێکە کۆش دەکەن وەکو تۆوەتیت پارەیەکی زۆر کۆ دەکەنەوە خان و دەفرۆشن پارە قەرز دەکەن حتا ماڵی باوکیشی لێرە کریچیەکەن ینی بە شوەیەکی حتا زۆر کەس لەوانە شارێک بشارێکی تری نەبینی بێ یەک دوو کتاب لەسەر تاریخی وڵاتانی ئەوروپا شێوەی سیستەمی ئیدارەکردنی ئەم وڵاتانەی نەخوێند بێ ینی معریفەیەکی ئەوەندە نەبێ شارەزای شارستانیەتی ئەو وڵاتانە نەبێ هەر ڕوا وەکو پێی گوتراوە لەسەر تەلەڤیزیۆن دیکۆراکان دەبینێ بلوکە سوورەکانی ئەوروپا دەبینێ یەکسەر کوش دەکا لە ناو کەمپەکانیش ڕاوشێکی تر توش دەبێت زۆربەی ئەوانە خۆت دەزانی تووشی نەخۆشی نەفسی دەبن ئەستن مافی پەنابەری وەرناگیرن تاشان گرنگە لەم ڕویەشەوە ڕۆشنبیری هەبێ شارەزایەکی باشە بێ خۆی من زۆرێک لە وڵاتانی ئەوروپام بینیوە ئەوانی کە بە پەنابەری دەچنە ئەوروپا سەفەری ئەوروپا دەکەن پێش هەموو شتێک لێرە وەکوتم ئەم هەموو معاناتە دەبینن ئەگەر هاتوو بە سەلامەتی گەیشتنە ئەوروپا تووشی کە ئابە دەبن هەندێک لەوانە برادێکمان هەیە جارێک باسی ئەوەی کرد کە 6 مانگ لە ناو کەمپێکە وەکو دیل معاملەی لەگەڵا کراوە واتە لەوێ خواردنی پێویست نییە شوێنی مانەوەی پێویست نییە ئایلە شوێنی تایبەتی نییە کە مەسەلا شوێنێکی گونجاو بێ خەڵکێک کە تاکو ئەگاتە ئەوەی کە بتوانێت لەوێ نیشتە جێبێت و ئیقامە و جێنشینی ئەوەی هەبێ باوەڕکە زۆرێک لەوانە تووشی نەخۆشی نەفسی دەبن یعنی دوایەوە پێویستیان بە بینینی دکتۆر دەبێت کە زۆرێک لەوانەی هەوڵاتی خۆمانن چ بێتنە ئەوروپا زۆربیان نێدراون بۆ چارەسەری پزیشکی پێش هەموو شتێک پێشەوەی کە کەسێک بڕیا بدە کە سەفەر بکات ئەمە پێویستەکە ئەم شتانە بزانێ یەکەم ئەو شوێنی کە بۆ یەکێ کوێیە چییە لەگەڵ ئاداب و تەقالیدی ئەو تا چەند گونجاوە لەگەڵ گیرفانی ئەو تا چەند گونجاوە چۆن دەتوانێت تعامل لەگەڵ ئەو بیئەیە بکە کە تازە بۆی دەچێت چونکو ئێمە لە ناو کولتورێکی تایبەتین کە دەچی ناو کولتورێکی کە تووشی بەریەککەوتەی جیاواز دەبین دەبێ ئەمانەی هین کرد بێت یەکەم جار شیکردنەوەی بۆ ئەم بابەتە کرد بێت دوای ئەوە
هەڵسەنگان بۆ ڕێگەکە بکە بە چ ڕێگایەک دەڕوا و چ شێوازێک دەڕوا و هەموو ئامادەکاریەکانی ئەو ڕێگەی کە دەکەی پێویستە چی بن. معقول نی هاوڵاتیەک ئەوەندە هۆشیاری نزم بێ $10,000 بدا بە قاچاقچیەک بەڵام چوار کەوچگنانی وشک لە گیرفانیان نەبوو بێت. معقول نییە دوو سمیتێکی تورکی پێدەوترێت سمیتی پێدەوترێت وەکو لەفەیەک لە گیرفانیان نەبێت سەفەری کرد بێت. هاوڵاتیان لەناو ئەم کەشتێک کە سەفەریان کردووە زۆر بەیان بێ ئاو بوون، ینی ئاوی دەریایان خواردەوە، ئاوی سووریان خواردەوە پڕ خوێ. ئەم ئاوە کە خوێی تێدایەت و بۆ لەشی تۆ گونجاو نییە، ئەمە زیاتر تونیت دەکا. بەڵێ بەێ سپاس دکتۆر، سپاس بۆ زانیاریانەت. بە هیوام هۆشیارە پێویستەکە هەبێ. بەێ بەیمام ئەوانەی کە نیازی سەفەریشان هەیە ئەمانە بزانن ئەو زانیارینێکە تۆ باست کردووە. بەڕێز دکتۆر ڕێبار مارەف ساڵح شارەزای ڕەوشە پەنابەران لە ئەنقەرە میێوانێمە بوو. گەلێ سپاس دکتۆر.